عقشتا زۆرە میوانەکەم بەڕێز عارف ڕشتی شرۆڤەکاری سیاسیە لەگەڵ بەڕێزیان زیاتر قسە دەکەم زۆر بەخێر بێ بەڕێز ڕشتی سەلامت بی با سەرەتا لە بڕیارەکانی دادگای باڵای فدرالیەوە دەست پێ بکەین ئەو ڕۆڵەی کە دادگا دەیگێڕێت من لێرە ئاماژەم پێکرد بەڵام ئەوەی کە ئێستا دادگا بە واقعی بەکردەی دەیکات شوێنگرەوەی ئەرکەکانی پەرلەمان و هەروەها حکوومەت نییە؟ یەکەم جار ئەبێ ئەم پرسیارە لە دادگایە بکەین ئایا دادگا بە پێی خواستی دەستور و پشتیوانی پەرلەمان دروست بووە یان نە؟ بەڵێ بەدڵنیاوە نا واتە کە خۆی خەلەلی دەستوری هەیە بە تاکید ناتوانێت بڕیاری تەندروست لەبارەی دەستوری بوون و نادەستەربوونی هەر بڕیارێک بدات ئەمە یەکەم دووەم بە پێی ئەو دەستورە هەرێمی کوردستان دەستوریە و دەسەڵاتی یاسادانۆن و جێبەجێکار و دادوەری هەیە هەروەها لە هەمان دەستوردا هاتووە هەر یاسایەکی هەرێمی کوردستان ئەگەر جێگای مشتومڕی هەبێت کە بڕیار لێ دەدرێت ئەولەویەت بۆ یاسای هەرێمە واتە ئەگەر هەرێم قەناعەتی هێنا ئەتوانێت دەستکاری بکرێت و ئەگەر قەناعەتش نەهێنا وەکو خۆی دەمێنێت کاتۆم پێشێلکردنی دەستور نییە خۆی زۆر پێشێلکاریەکی زەقە دوای ئەگەر ئەو بڕیارێک دەدا لەبارەی دەستوری بوون نادەستوری بوون دەبواە وەکو ڕاستپاردەیەک بداتە ئەو لایەنەی کە یاساکەی دەرکردووە کە پەرلەمانی کوردستانە ئێستا پەرلەمانی کوردستانمان نیە دەبواە لە خودی داهاتوودا ئەو ڕاستپەردەی بووی بنێرێ ئەڵێ پێداچوونەوە بکەن ئەگەر پەرلەمانی کوردستان قەناعەتی هێنا بە بڕیارەکەی محکەمەی دەستوری ئەتوانێت کاری سەر بکات و ئەگەر قەناعەتی نەهێنا وەکو خۆی دەمێنێت بەڵێ کەواتە ئەو ڕۆڵەی ئێستا دادگای باڵای فدرالی دژ بە هەرێمی کوردستان دەیگێڕێت شوێنگرەوەی بڕیارەکانی پەرلەمان و حکوومەتە کەواتە دادگایەکی سربەخۆ نیە چۆن دەتوانێت شەرعیەت بە بڕیارەکانی بدرێت ئەم دادگایە دادگایەکی سیاسیە بەڵێ و سیاسەتی لایەنێکی خۆسەپێنەر بەڕێوە دەبا کە لایەنی شیعیە و بە نەفەسێکی مەذهبی حکومڕانی هەمووی عێراقەکە و سەبارەت بە هەرێمی کوردستانیش کاتێک ئەوانە پێویستیان بە هەرێمی کوردستان هەبوو هەرێمیان قبول بوو بەڵام ئێستا لە ناخی خۆیانە تەنانەت دان بە هەبوونی گەلی کوردستانیش نانێن ئەگە بۆیان بکرێت وەکو جاران لەسەر زمانی سەدام حوسێن خراپترمان پێ دەکەن بەڵام بۆیان ناچێتە سەر و نەچووە سەر باشە کەواتە کاریگەری ئەم ڕەهەندە سیاسیانەی سەردادگا ناوخۆیە یا دەرەکیشە هەردوو لایەنە بەڵام زیاتر ئەوەی کە بەکار دەهێنرێت فاکتەری ناوخۆیە بەڵام لەوە جێگای ئەسەف و دڵتەنگیە بەشێک لەو فاکتەرە ناوخۆیە خۆماڵیە کوردیە من خۆم لە مێژەوە گەیشتومەتە قەناعەتێک من نە لە گلەی لە عەرەب و نە لە عەجەم و لە تورک ناکەم ئەوەی کە زیان بە گەلی ئێمە دەگەنە خودی بەشێکی لە ڕێدەرچووی بەناو کووردە زمان کووردە بۆیە تا ئەمانە بوونیان هەبێت بەکار دەهێنرێن بۆ دژایەتیکردنی هەرێمی کوردستان و دەستکەوتەکانی خەڵکی هەرێمی کوردستان بەڵێ بەڕێز ڕۆشتی ئەمە یەکەم جارنیە کە هەرێمی کوردستان پەلامار دەدرێت یا بڕیارێکی لەم شێوەیە لە دژ دەردەکرێت ئەمڕۆ 40 ڕۆژ بەسەر هێرشەکەی سوپای پاسدارانی ئێران بۆ سەر هەولێر تێدەپەڕێت بەڵام وەکو وەزیری ناوخۆی حکوومەتی شوتی کوردستان هەر بەردەوام بەسەر پێدەوەستێت و نەیتوە ئەمانە کاریگەری نگەتیڤی نەکردوتە سەر ئیرادەی خەڵکی کوردستان پێتان وایە ئەم شێوازە بەکارهێنانی سیاسەتی بەرامبەر بە هەرێمی کوردستان لەکوێوە سەرچاوە دەکرێت بۆچی دەکرێتە ئەمە لەوە سەرچاوە دەکرێت کە ئەم هەرێمە پێیان هەرس ناکرێت چ بە ڕووکێت یان بە بڕیارەکانی دادگای بەناو اتحادی ئەیانەوێ هەرس بە هەرێمی کوردستان بێنن ئەمە بەستی سەرەکی ئەمانەیە پەڕووباڵکردنی هەرێمی کوردستانە بێتاقەتکردنی هەرێمی کوردستان و خەڵکەکەیەتی ئەیانەوێ ئەو پێشکەوتنانەی کە لە هەرێمی کوردستان ڕەوڕەوەی ژیان لەگەڵا ڕاوەستێنن هەر هەنگاوێک بوو پێشەوە بڕیارێکی ناجۆر ئەدرێت هەر سەرکەوتنێکی هەرێمی کوردستان لە هەر بوارێکا بێتن خۆیان ئامادە کردووە بۆ بڕیارێکی دش بە و سەرکەوتنە بۆیە لامان ئەوە نەبێت یعنی لای خۆم شوک نەبووم بەو بڕیارانەی کە ئەو محکەمەیە دەردەکات و من چاوەڕێ ئەوە دەکەم بڕیاری نادات پەروەرتر دش بە هەرێم دەربچێنرێت چونکە لە پلاندانە ئەوەیە تا بۆیان بچێتە سەر تا بۆیان بکرێت ئەو هەرێمە پەڕووباڵکەن و لاوازکەن باشە لاوازکردنی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی چ لایەنێکدایە هەرێمی کوردستان خاوەن قواری دەستوری و یاسایی و سیاسی خۆیەتی لەناو عێراقی فدراڵدا لە بەرژەوەندی هیچ لایەنێکی نیشتیمان پەروەردانیە
تەنها لە بەرژەوەندی ئەو توێژە مشەخورەیە کە ئەیانەوێت لەسەر خوێنی ئەو ملەتە خۆیان دەوڵەمەندکەن. باشە ئەوەی کە ئێستا هەیە دادگای فدراڵی بڕیارەکانی هیچ سنوورێکی بۆ دانانرێت وەکو بەڕێزت وتە چاوەڕێی بڕیاری لەوە قورستریشەکەن بەرامبەر بە هەرێمی کوردستان کەواتە کێ دادگا لەم بڕیارانە ئەتوانێت بوەستێنێت؟ بەداخەوە دەسەڵاتێک هەیە و ناویشی کوردە ئەوی سەرکومارە لەسەر شانی ئەم ملەتە بەدەنگی ئەم ملەتە ئەو پۆستەی وەرگرتووە بەڵام ئەوەی ئاگای لە دنیا نەبێ ئەو سەرکومارەیە ئەگەر سەرکومارێکی دەستوری بێ کاکە ئێمە کورد نی گەلێکی ترین لە چارچێ ئەو وڵاتەدا خەرقێکی دەستوری زەق دەکرێت ئایا ئەوەی پارێزەری دەستورە نابێ بێتە دەنگ بۆیە ئەو سەرکومارە من تۆمەتباری دەکەم چونکە بە ئەرکی خۆی هەڵنەستاوە نەیتوانی وە سنوورێک بۆ ئەو ستەمکاریە دابنێت کە چەندین جارە دژ بە هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان دەکرێت. باشە کەواتە ئەرکی سەر کۆمارێک و پارێزەری دەستور بەرامبەر بم پێشێلکاریانی دەستور لەلایەن دادگای فدراڵیەوە بێتە دەنگ حکوومەتی عێراقیش دەتوانێت لەم بارەوە سنوورێک بۆ بڕیارەکانی دادگای فدراڵی دانێت کە بەرامبەر بە هەرێمێک لە نێو عێراقی فدراڵدا دەکرێت؟ زۆرش ئەتوانێت ئەو دەسەڵاتەی هەیە سەر و کومار ئەبێ ئەو دەسەڵاتە بەکار بێنێ و سنوورێک بۆ ئەو بڕیارانەی خۆسەپاندن و ستەمکارانە دابنێتن بەوە ئەتوانێت سەرکومار بێ بەڵام پێم وایە ئەو ئەرکە نەکات ئەبێ ناوێکی تر بۆ بدۆزینەوە. باشە کەواتە ئەگەر دادگای فدراڵی لەسەرم بڕیارانی بەرامبەر بە هەرێمی کوردستان بەردەوام بێت هەرێمی کوردستان دەتوانێت چه بژاردێکی دیکە بەرامبەر بەم بڕیارە نادەستوریانە بگرێتە بەر لە کاتێکدا هەموو کاتی هەوڵی داوە ناکۆکیەکان لە ڕێگەی و توێژەوە چارەسەر بکات. ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بێتە سەرخەت بەپێی یاسا و ڕێسەکان وەڵامیان بداتەوە چ لەسەر ئاستی ناوخۆیی یان ئاستی دەرەکی نابێ ئێمە بێدەنگی بنوێنین بەڵکو دەنگ و هاواری ئەم ملەتە بگەینە هەموو جیهان ئەبێ کار لەسەر ئەوە بکەین. دوو دەبێ گەلی کوردستان ئەو ڕاستیانە لە بەرچاو دیار بن. سێ لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی داهاتوودا ئەبێ سزای هەموو ئەو لایەن و ئەو کەسانە بدەن کە بوونەتە داردەستی ئەو دادگەنە دەپەروەرەیە. چوار ئەبێ پارتی زۆر بە هیممەت لە ئێستاوە بێتە سەرخەت و کار لەگەڵ خەڵک بکە لەلایەک وە کار لەگەڵ هەموو ئەو هێزە نیشتیمان پەروەریانە بکە کە مەبەستیانە ئەم هەرێمە پارێزراو بێت بەمە ئەتوانین وەڵامێکی نەتەوەیانە و نیشتیمانیانە هەموو سەمکاریەک بدەین. بەڵێ بەڕێز عارف ڕۆشتی ڕاوێژکاری مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش.